پشتی بترجنه ساڵا حکوومەتە عێراق بڕیارە بەگەڕاندنە ئاوەرێن شنگالدا. بەگەڕاندنە ئاوەرە بجارێ مەرجێوەیەکێ هەر خێزانێکا بەگەڕێت دێ بۆ وەیەن بێکار و دان ئەمر و بێژنە موچەیەکە هیڤانە سەرپۆزاردا کار بەچێکەت لە ئەف بڕیارەژی ئاوەرێن دەربەی کەمپە ناگرێت. متخوازن اش حکوومەتە عراقیژی هیچ کەم هاتینە وێ دەرێ 2014دا ئەف تشتان نانەما ناوە نەفسا نا مەواد هەما ئەو هەمووتنە نوها حکوومەتە عراقی قرارێکدایە ئێ خارجی کەمپا هەکە ڤەگەریا براتم نەکن ئێزاڕۆی دوان بەجام ڕجایش حکوومەتیت کن مەژی مەحسوب بکن سەر کەمپا و ناوێت مەژی چێ بکن ئەم ئاوارانە ئەم ڤەگەرنە جێخۆ ناوێ مەچی ناکن. 2014 وەرە مدڤێن نەغلا بەری هەر سالا بەری کارتۆنۆک ئەول دانەما و دوورە ئەوژی قوتکردن و دو سالا هەرجە دەوەراقل دامەش گازێرە ئەوژی کردن توننا نە گازێلدان نە ئەرزاقگیلدان خودێ توشتێکی نادەوانێش دەرەوە بەگەی ئەمە دۆرا شاریا ئەمش دەروانێن گەلک مالێن توشتێکی نادەن و ئەف قرارانەوە مرکزیژی دای حەکەشمە نەگرێ خودێ گەلک تعدیل بەلەنگازا بوو. ڕێبەبەرێ کۆچ و کۆچبەران دهۆک بێژێت هەرچەندە بابەت بە حکوومەتە عێراق ڤەگرێدایە لێت بزا باوەیەکی دانەک و ئەف بڕیارە هەموو ئەوەرە بگرێت. سەبارەت بێباربوونا خەڵکی دەربەی کەمپێ هاریکاری بحقیقت گەلەگەن مەخدوولن مە چەندین جارات کۆمبوونی یوئێن دەشیمە بەعس کردە تەسەوەرە یوئێن و ئەوێ نێتە نێف کەمپادا نەی مەحتاجی کە هاریکاریە بالعکس مەگوتێ دهۆکی مە 20 کەمپەیان 15 ژێ ئاوارانە هەر پازت پڕنش خەڵکێ ڕێنینە جهنینە هەر نەتێدا. لە سنوورێ پەرزگا دۆک بەتەش 195,000 ئاوەرە لە دەربەی کەمپاینە و ji sala 2014 were ji her tiştî bêbeşin. Ev jî awarene û ev jî awarene. Her du jî awarên şingalne û ji sala 2014 ve lêrene. Lê herîkarî û biryarên awarên kempa girin, awarên derveyî kempa nagirin. Ku awarên derveyî kempa vê jî nadetperwerî dizanin. Şerwexeda Kursad News. Deneva kempên awarên şingalda.